تیرۆرکردنی کۆمەڵێک هەواڵ و چالاکوانی کوردی بە دەرێکراویش باکوورە چەنە باشووریشیان تایە ڕاندێکی یاسایی لە بابەتەکە دروستە بە دەربارەی ئەوەی کە تورکیا و بەڵێن ڕێبەردەستانی تورکیا ئاکارێکی یاسایی خود نایاساییە قسەیەکە دەربارەی ئەوەی گویا ڕێکوتنامەیەکی ئەمنی هەیە لەمە تورکیا و عێراق دەگرێتەوە بە ساڵی 1974 بەڵام ئەوەی کە من هێندەی من بەدوایە چون ئەو ڕێکوتنامە تەنها بۆ 1 ساڵ بووە تا لە 1975 و ڕێکوتنامەیە ئەکسپایرە بێەوە هیچ جۆرە ئاسەوارێکی یاسایی نامێنێتەوە لە 2010 دەنگۆی ئەوە هەیە گویا ڕێکوتنامێکی ئەمنی هەیە لەمە هەردوو وڵاتە بۆ ئاڵوگۆڕی بابەتی زانیاری و سیخوڕی و ئەوانە بەڵام هێشتا یەکلا نەکراوەتەوە واتە ناڕوونێکی زۆر بە دەوری بابەتە ڕەهەندە یاسایەکە هەیە ئایەکە ڕێکوتنامەیەکی ڕاشکاوە هەیە لەمە هەردوو وڵاتە یاخود نییە بەڵام لە هەردوو بارەکەیە تورکیا مادەی پەنجاویەکی چارتەری UN ئەکاتە پاسا و بیان و گوایە بە ناوی بەرگی لە خۆکردنەوە دیفاع عن النەفس ئەوێ ئەم کەسانە کوژێەوە تیرۆریانەکە وەکو جۆرێک لە بەرگری ئەو ناوی ئەنێ بەرگری بەڵام ئەوانەی کە ئێمە هەندێک شارەزایمەکە لە قانونی دووەلیە هەیە و هەموو ئەوانەی کە شارەزان لە قانونی دووەلیە باش دەزانن کە لە کاتی جەنگە کێن ئەوانەی دەبن بە ئامانج یاخود دەبێ یاخود دەشێ بکرێن بە ئامانج و کێن ئەوانەی کە پێیان ئەوترێت سڤیل بێچەک و مەدەنی و بە هیچ شەوێک ناکرێکە توخنیان بکەوی پەلامەریان بێ و بۆ بیان کوژی یعنی ئاشکرا ئێمە ئامادی سەربازیمان هەیە کە بریتێ لە هەموو ئەوانەی کە چەکیان هەیە کە چەک بەدەستن کە تەقاکەن و بەشداریکی ڕاستەخۆی کاریگەریان لە شەڕەکانە هەیە ئەگینە هەموو ئەوانی کە بە هاوڵاتی بن باچالەکوان بن نووسرە وەرگێڕە نازانە قوتابخانەی مۆزەخانەی هۆڵی هوەریە هەموو ئەمانە ئەبنە بابەتی مەدەنی و بە هیچ شێوەیەک هیچ پاساوێکنی کە تۆ بیانکی بە ئامانجوە تیرۆریان بکەی لەبرەوە ئەمەی کە دەوڵەتی تورکیا ئەڵێ سەبارەت بەوەی کە گوایە پاساوێکی یاسایی هەیە و گوایە ئەمانە چۆنەڵێن بەرگری لە خۆیەکە بەڵام دژی کییکە دژی کۆمەڵی خەڵکی بێچەکی سڤیل نووسرە وەرگێڕە چالەکوانە مەسەلەن ژۆلۆژیستە هەموو ئەمانە بەگوێری ئەو پێناسەی یاسایی کە لە قانونی دووەلیە هەیە نابن بە ئامادی سەربازی مەتەن نەبن ئامادی سەربازی ڕەوانەیە کە لێیان بدرێ و تیرۆر بکرێن و تیرکردنەکەی بەڕاستی خودی تیرۆرە هیچ جۆرە پاساوێکی نییە و شایەنە بۆ ئەوەی کە عێراق و هەرێمی کوردستان داوای مافی یاخود قەرەبووی مادی و معنەوی بکەن داوای لێبردن بکەن و داوایەکی جدی بکەن دەربارەی کشانەوە و کشاندنەوەی هەموو هێزە سەربازەکانی تورکیا دەناو خاکی عێراق ئەگەر وەکو عێراق وەزیری دەرەوەی عێراق فواد حوسێن لە 2000 و ئەم ساڵ پاش هێرشەکانی تورکیا بۆ سەر ناوچەی پەرەخ ڕایگەیان کە هیچ جۆرە ڕێکوتنێکیان لەگەڵ دەوڵەتی تورکیایان نییە ئەگەر وایە کەوایە تورکیا بۆ هێ لە ڕێگەی ئەنجومەنی ئاسایشی دەوڵەتیەوە داوا بکە کە تورکیا لە عێراق بشتە دەرێ و مافی خۆیەتی بەڕاستی هیچ پاساوێک نییە کە ئەوە دوا بخرێت.